لە کاتێکدا لە سەدا 20 بۆ 25 سەرجەم داهاتی هەرێمی کوردستان لە کەرتی کارەبادا خەرج دەکرێت کە ئەوەش کاریگەری لەسەر کەرتەکانی تر دروست کردووە، بەڵام قەیرانی کارەبا بێچارەسەرە و لەگەڵ بەرزبوونەوەی زیاتری پلەکانی گەرما ناڕەحەتی هاوڵاتیان زیاتر بوون. ئەگەرچی لە هەرێمی کوردستان بەکارهێنانی وزەی کارەبا بەهۆی زیادبوونی ڕێژەی دانیشتوان و لە کارکەوتنی ژمارەیەک لە یەکەکانی بەرهەمهێنانی کارەبا لە وێزگەکان و هاتنی نزیکەی 2 ملیۆن ئاوارە زیاتر بووە، بەڵام حکوومەتی هەرێم هەوڵی بۆ کەڵک وەرگرتن لە وزەی بەدیل یان جێگرەوە نەداوە تا لە پاڵوزەکانی تری بەرهەمهێنانی کارەبا ببنە یارمەتی دەر. هەردوو وزەی باوخۆر دوو سەرچاوی وزەی هاوڕێ ژینگەن و خەرجی و ئەرکی کارپێکردنیان ئاسان و دەتوان ببنە وزەی جێگرەوە بۆ بەرهەمهێنانی کارەبا. ئەوە جگە لەوەی کە دۆستی ژینگەن و فشاری سەر تۆڕەکانی کارەباش کەم دەکەنەوە. لە وڵاتە پێشکەوتوەکاندا هەوڵ دەدرێت کەڵکی زیاتر لە وزە جێگرەوەکان وەربژیرێن و ڕێژەی بەکارهێنانی ئەو وزانە بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا بگەێنرێتە 60 بۆ لە 70. بەرهەمهێنانی وزەی کارەبا بە خۆر و بە بەهای تێچوونیان کەمن و ماوەی 25 بۆ 30 ساڵ بەرگە دەگرن. وزەی با دەکرێت ببێتە سەرچاوێکی جێگرەوە بۆ بەرهەمهێنانی کارەبا کە هەرێمی کوردستان ناوچەیەکی گونجاوە بۆ ئەنجامدانی چەندین پرۆژەی بەرهەمهێنانی وزەی کارەبا لە ڕێگەی باوە. بەڵام بە وتەی ئومێد ئەحمەد بەڕێوەبەری کۆنتڕۆڵی کارەبای هەرێم کەڵک وەرگرتن لە وزەی با هێندە ئاسان نییە و بۆ دابینکردنی وزەی کارەبا بۆ هەر شارێکی هەرێم پێویستی بە دانانی سەدان تاوەری با هەیە و هەرێکێک لەو تاوەرانش تەنها 2 مێگاوات وزەی کارەبا بەرهەم دەهێنێت و ڕوبەرێکی زۆریش لە زەوی دەوێت بۆ دانانی تاوەرەکان. ئومێد ئەحمەد پێی وایە وزەی خۆر باشترین جۆری وزەی هاوڕێ ژینگەیە کە بتوانێت لە هەرێم کەڵکی لێوەربگیرێت. بۆ ئەمە بەستەش وەزارەتی کارەبا لە کۆتایی ساڵی ڕابردوودا هەوڵی دابوو لە ڕێگەی کۆمپانیای نەمساوی MTH پاوەرەوە کارەبا بەهۆی وزەی خۆرەوە بەرهەم بهێنرێت، بەڵام هەوڵەکە جێبەجێ نەکرا. هاوکات کۆمپانیای ئەمریکی ICF ئەمریکان هەوڵی دابوو لەگەڵ بەرپرسانی هەرێم و وەزارەتی کارەبا بگاتە ڕێکەوتنێک تا پرۆژەیەک بە مەبەستی دابینکردنی کارەبا بۆ چەند ناوچەیەکی هەرێم لە ڕێگەی هەردوو وزەی خۆر و باوە. بۆ ئەمە بەستەش بۆ چەندین جار پرۆژەکە خرایە بەردەم بەرپرسان و وەزارەتی کارەبا، بەڵام پرۆژەکە جێبەجێ نەکرا. لەلایەکی ترەوە بڕیارە لایەنە پەیوەندیدارەکانی سەر بە وەزارەتی کارەبا لە یەکی مانگی ئابی داهاتوودا کۆ ببنەوە و بەرنامەیەکی نوێ بۆ پێدانی وزەی کارەبا بە هاوڵاتیان دابنێن کە پێشبینی دەکرێت یان وەک بەرنامەکەی ئێستا بێت یان کاتژمێرەکانی پێدانی وزەی کارەبا بە هاوڵاتیان کەمتر بکرێتەوە. لە ئێستادا هەرێمی کوردستان پێویستی بە 3600 مێگاوات وزەی کارەبا هەیە، بەڵام تەنها 2750 بۆ 2800 مێگاوات بەرهەم دەهێنرێت و کەڵکیش لە هیچ جێگرەوەکانی دیکەی وزە وەرنەگیراون. کاروان شێخ موحسین NRT